آياتي شتريش دير مو بيشوي كوقت غيب مانقاتي آياتي شتريش لسورة يوسف آية كباسي أو أفرتاك كبيرن صليخا كبيرن جني مليكي أو ولاتا يك آيات دين مو طبعا خوي أيش علاقة هي بكسر ملك آياتي ترى كلا بيش أو هي علاقة هي بصر أو غريزة كمنحرفة بلا إنسانك نير بيامي شون وردا همو دیدێکی لێڵەکە هەموو ژیانێکی لا سەنگەکە هەموو شتێک بۆ خۆی هەوڵەدا و ئەنانی دەرەچێ یەکێکی تر بخاتە دا و هەر پێی شتێکی طبیعیە ئەنجا چۆن فەزحیژە بێ بزانە ئوسلوبی قورئان چەند مهمە وقال نسوة في المدينة یەکەمە فەرمێ قال نسوة ژنان وایان وتووە بەرامبەر بەچێ ئاەتەکە وەڵەنە فەرمێ وقال نسوة في المدينة امرأة العزيز تراود فتاها عن نفسه قد شغفها حبا إنا لنراها في ضلال مبين أما آياتك بزانە چەند ئوسلوبی بەلاغی بە قووەتی تایە باسی ئوسلوبێکەکە کە غەریزەی جنسی تایە قسەکە بەڵام بە ئوسلوبێکی وەنە بە حشمەت و وێقار باسیەکە کە ئینسان ئادابی لێ فێرە بێ ئادابی بەرزی لێوە فێرە بێ يعني کچ نییە شووی کردووە ساحەبی مێردە چەند عیبە چەند عارە چەند فەزاحەتە ژنی کێشە ئیمرأة العەزیز ژنی پاشایە بە حسابی ئەم مستەلەحە قەڵەوانە بێت کە لەم زەمانەیە بیستین ژنی ڕئیس جمهوری یعنی دایکی گەلە دایکی گەلە واوە زیناکە واوە ڕوا بەدوایە وقال نسوة في المدينة امرأة العزيز تراود چێ هەوڵەکەی داوە یەکەم جار نەک گەنجە مڕایقەکە بەڵکو ئەم ژنەی کە ژنی مەلیکی میسرە ئەم ژنەی کە مێردی هەیە ئەم ژنەی کە بە دایکی ئەوە شێ تا ئەکە بۆ ئەوە گەڕێتەوە ئەمەش دلیلێکی دوایە فەرمێ تراود یعنی مراودە یعنی ئیلحاحی زیاتر جارێک داواکە جارێکیکە کۆڵ نادا چەند عیبە چەند عارە چەند بێئەدەبیە چەند ڕووقایمیە ئەمە لەو شێوەیە کە بێخود دەڵێ پێستی چاوی هێند قایمە شمشێری میسری نای بڕێ بێت و بیکەیتە پێڵاوێ تا قیامەت نادڕێ ئەمە لەمە پێست چاوەیە ئینسان ئەوەندە چاوی قایم بێ جارێ نییە دوو جار نییە سێ جار نییە توراوید و فەتا عمری لە 16 ساڵە لە زمانی عەرەبی لە بینی کۆرپە کە لە سکی دایکایە هەتاوەکو شاب کە عمری 33 ساڵە 16 ناو هەیە 16 دەرەجە هەیە لەو بینایەکێ لەوانە فەتایە کە لە بینی 16 و 17 تازە بلوغ بووە يعني ئەو پەڕی قووەتی جنسی ئێستا لە گەنجەکەی داوە بەڵام لە هەمان کاتیشا ئەو خۆی لێ بە دوور گرتووە وقال نسوة في المدينة امرأة عزيز تراود فتى عمري 16 ساڵە فتای کێیە فتاها خوا بیگرێ وەکو دایکی وایە ئەو مناڵە وەکو هی ئەو وایە وەکو کوڕی ئەو وایە بە خێوی کردووە گەورەی کردووە لە ئەوەڵی شەو بۆ ئەوەی وەرگرتووە ئەڵێ بەڵکۆی کێن بە مناڵی خۆمان لە بیدایەتی چیرۆکەکە وا فەرمێ فتاها عن نفسه بە شەرتی ئەو گەنجە خۆی نایەوێت لەو زینای خۆی دوور گرتووە ئەو محاولەی زۆری لەگەڵەکە تراود و هەموو جارێ ئەویش خۆی دوورەگرێتەوە لەو صیفەتە تراود فتاها عن نفسه قد حرفی تحقیقە ئەگەر هاتوو بە دوایە فعلی ماضی هاتبوو کرداری ڕابردوو هاتبوو وەکو قد سمع الله قول التي تجادلك في زوجها قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه بوشي ويا ليرشا فرمي قد لوش دليل يشيتر أو جاء شغفها شغف لزمان عربية يعني عشق دلدارية جيوا كبردي دلي دريبه بردي دل شغفها انجا فرمي حبا نجلويات تمييزة يعني بچی جای کردوتەوە بەچی وای لێ هاتووە ئەم دڵێی ماری درم بە قوڕ گرت وەکو ئەو لێرەڵێ بزانە قەد شەغەفەها حوبە ئەنجا دوای ژنان ئەڵێن چی هەموو بە کۆمەڵن ئەڵێن ئینا لەنەڕاها في ضلال مبین ئینا یعنی ئینەنا جملەکە دیسان تەوکیدیە هەر هەموومان بالئیجماع بەبێ ئیختیلاف ژنان وا ئەڵێن ئینا لەنەڕاها لامەکە تەوکیدیە جارێکی کە نراها هموما وآيبين وكل رؤية تاو في حرف جرب انغماسي بيلن اشتق لشتيشي ترابي وكولن القلم في كفي يعني غرق بوتياي نقم بوتياي إنا لنراها في
ضلال لقمراي قمراي تشيش في ضلال مبين واضح واشكرا بزانت شنو اسلوب القرآن بقوة ليك آية شي باس كردوا وقال نسوة في المدينة امرأة العزيز تراود فتاها عن نفسه قد شغفها حبا إنا لا نراها في ضلال مبين نوزده نقطة بلاغيت يا ليك آيتش چێژ ئازای بابە کوردی شتێکی وا بنووسن بزانە ئوسلوبی قورئان چەند بەقووەتە ئەمەش ئایەتێکی تر